لەگەڵ نزیکبوونەوەی جەژنی قوربانی پیرۆز ڕێکخراوە خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری هەوڵ و چالاکیەکانیان چڕ کردوێتەوە بۆ هاوکاریکردنی کەسانی کەم دەرامەت و مناڵانی بێباوک. لەو چوارچێوەیەدا لقی هەڵەبجەی ڕێکخراوی سۆمای چاوان موچەی 3 مانگی زیاتر لە 50 خێزانی بێسەرپەرشت و مناڵانی بێباوکی دابەش کرد. ڕۆک ڕێکخراوی سۆمای چاوان هەستان بە دابەشکردنی موچەی 3 مانگ بە بڕی 7 ملیۆن و بە بۆنەی جەژنی قوربانەوە بۆەوەی خەندە و خۆشی بخەینە سەر لێوی مناڵەکان و لە هەمان کاتدا دەستی خێرخوازانیش خۆش بێت کە جلی جەژنیان بۆ منداڵەکان دابین کرد بۆ 50 منداڵی کەفالەت. ئێمە توانیمان لە ڕێی خێرخوازانەوە دڵی منداڵەکان خۆشکەین بە ئامادەکردنی موچەی مانگی 6 بۆ خانەوادەکان بۆی بتوانن لە ڕۆژی جەژنا وەک خەڵکانی تر خانەوادەکانیان خۆشبەخت. بەڕاستی هاوکاریکی باشە بۆ ئێمە، یعنی وەکو شخصی خۆم ئێستا جزانەکەم 250 تیانیە ئەو موچەی 3 مانگی ناردووە من دەستخۆشیان لێکم. خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و مناڵی، خوای گەورە پایداریان کە یاخوا لە شان ساق بێ دەستخۆشی لەم خوشکانەی شەکەین کە عەزیەتێکێشن لەگەڵ ئێمە و هاوکاری ئێمن. هاوکات نووسنگەی چەمچەماڵی دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کارە خێرخوازەکانیدا هەستا بە هاوکاریکردن و دابشکردنی موچەی مانگی 5 و جلی جەژن بەسەر 90 خانەوادە هێژار و منداڵی بێباوک. ئەمڕۆ ڕۆژی دووشەمە وەک دەستگای خێرخوازی بەخشین نووسنگەی چەمچەماڵ هەستان بە دابشکردنی موچەی مانگی 5 بۆ ناداری ناو قەزای چەمچەماڵ و هەروەها دابشکردنی پێداویستەکانی جەژن بۆ نزیکەی 90 خێزان لە خەڵکانی هەژار و فەقیر و ئەوانی کە دانیشتووی قەزای چەمچەماڵم لێرە بەڕاستی ئێمە زۆر سپاسی خوا پێداوان و خێرخوازانی سنوورەکەمانەکەین کە هەمیشە و بەردەوام پاڵپشتی کارە خێرخوازیەکانی ئێمە ئەگەر ئەوان نەبن بەڕاستی من ناتوانین کارە خێرخوازەکانمان بەردەوام بێت. سپاسی دەستگای خێرخوازی بەخشینی چەمچەماڵ دەکەم کە لە هەموو جەژنەبوونەیەکدا هیچ کاتێک مناڵی بێباوکان کەم دەرامەتیان لەبیر نەکردو، دڵی منداڵانی خۆش کردو، خوا دڵیان خۆشکە. هەمیشە ڕێکخراوە خێرخوازەکانی کۆمەڵی دادگەری لەگەڵ کێشە و ئازاری توێژەکانی کۆمەڵگە بوون و با هاوکاری خێرخوازان هەزاران خێزان لە شارەکانی کوردستان هاوکاری مادی دەکرێن و نازی مناڵانی بێباوک هەڵدەگرن. چەترێکن بۆ سێبەری ئەو کەسە بێدەرامەتانەی لە سایی دەسەڵاتی گەندەڵ و شکست خواردووی هەرێم لە ژیانێکی سەختدان. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.